رشید بەڵێ مامۆستا رشید ئەوە مدارەنۆنیانە مەکتەب وەڵای مامۆستا مندار لە مارێنە خۆ نەخۆش نینە ناوەڵە مامۆستا هیچ عیبیان خۆ دەترسێم چوبنە مارە داپیریان لە شاری ناوەڵە مامۆستا لەگە خۆم لە جۆتینە لە جۆتینە ئارێ وەڵا یعنی ناینێ مەکتەبێ وەڵای مامۆستا بەتەمانیمە جارێ ڕەشید ئەو شتە خراپەی نەکەی ڕەشید ئەتوو ژیانت ڕفەوتاو نەتوانی خوێن تاواکەی بام دارەکان خینیان تاواکەن کاکە وەڵای مامۆستا ئەگە بڕێک لە سرم ڕاوەستێنەوە دەیان نێرمەوە ڕەشید کوڕەخۆەوە ئەوە چتکردین نییە کاکە لە سەر ڕاوەستین ئەخە دەڕوا منداڵان هەموو خوێندنیان تاوا کرد وا چەندین دەرسمان ڕۆیشتە کاکە مامۆستا لەسەر دەستی تو دەیان نێرمەوە مەکتەبێ یعنی وعد و پەیمان دەی بیانینەوە وعدت دەدەم کاکە مندارەکان زیرەکن بەڕاستی بیانینەوە باشە کاکە ویانی دەکەم دە باشە من دەڕۆمەوە سبێنە بیانینەوە باشە یاڵە خوارد کورا عوسمان بەرێ مامۆستا کە دەورە کاکە دەورە و دەرکەم لێ بکۆ برام وەرە عوسمان دەورە دەرکەی بکۆ دەرکە دەورە با دوو قسان بکەین دە کاکە وەرە سەرچاوە مامۆستا عوسمان کوی مامۆستا چاشی چاود مار دەکەم عوسمان ئەوە هاتیمە ئیشەکەم پێتە خزمەتە دەبارچین ژۆرە دانیشین نا ژۆرە پێ ناوێت چاجی پۆزاڵ با یەکشت پێ برێم بەری ئەوە ئەو ڕۆژی دێدەوان لە قوتابخانەی لەگە منداری گوندی بە شەڕ هات دەوانی برام دێدەوان جگە لەواش لە قوتابخانەی بە دواکەت یعنی زۆر خراپست ئەو جا ئاگاتان لێبیتن کاکە الحەمدولله خوارە واللهی لەگە داکەم مردینە هەندی نسحەتی بکەین شەو ڕۆژ ئەمە لەگە ئەو کوڕی دەرێن کۆرە کاکە لەگە منداری خراپ مەگەڕێ شەڕی مەکە عیباکەت و گەورە بووی بیدا زۆر باش بە تو دەچوو بەس ئێستا درێ قاد غازی براتە ماشەڵڵا وچی غازی نییە مستەوەن مشکلێ دروست دەکاتن کاتی خۆشی غازی دەیانگۆ لە مەکتەبێ ئەو هاات مامۆستا ئەمە ئەتومان بە برا گەورە خۆمان دانای ئەتوو چی لەگەر دەکەی وە بکە ئەتوو لێی بدەی هەر ئەمە مردینە مامۆستا لەکەمە لەگە لێداینە بە خۆ دەزانین لێدان نمە ئەی چارە چی لێ بکەین چارە نسحەتی بکەن ئامۆژگاری بکەن بە خۆ دەزانی ئەو مامۆستایانە یەک دوو مامۆستای کەس لە شاری دێنە گوندی ێ بقەیناکە ئەو مارم کاکە لە گوندیە بەس ئەوان لە شاری ڕادین و چێل و منداری مەیە کاکە فێرخین داواریان دەکەن وەنیە دە باشە کاکە مردیمە لەگەریان دەباشین دانانیشمەم و سوپاسان دەکەم ئاوەدانی جوانیە تو لە دەرکەی دانیش ڕاوەستی و هەندێکیشم هەیە ئەوە دەچمەکن یەک دوو کەسی کەش پێیان دەرم ئەوانیش ئەوانی وچی بە شەڵاتن لەگە دێدەوانی باشکم پێچان بین زۆر ممنون مامۆستا باشە کاکە ڕێزی سپاس دەکەم گەورەی گەلە بە خێر بێ مامۆستا سەرچاوان دەرچاو مامۆستا یارە بەخوا زۆر شکر ئەو برام چ دەکە لۆ تووشی مشکلەمان دەکە خوددا لە هەموو کارە سات موسیبەتێکی دنیا بمان پارێزی خوددا یارە بخوا زۆر شکر نازانم لەگەڵ چی هەرچووکەوت دەکە یعنی لەگەر کەسی باش تێدا نییە ئللا ئینسانی خراپ دەلگە ئینسانی باش گەم ئەوەی بکە هەستان و دانیشتنی بکە خوا زۆر شکر یارە بخوا زۆر شکر السلام عليكم. وعليكم السلام. بخير. دارش مام صوفي. مام صوفي كوي. مامۆستا. باش مام صوفي. مامۆستا لەگە تەڵەبەکان کوی. والله لەخوای بەزیاد زۆر باشین. گوتم مام صوفي. لۆ نایەوە دەواز بینە لەو گۆشە جیریەی. مامۆستا. هەتا کەینی. مامۆستا ئێری لۆ من باشە. نانا باش نی ئێرە دەزانێ بەچە. ئەتۆ پارچە زەویێکی گەورە و بەرینت هەیە. دەزانم مام. ئێ باشە لۆ خەرک لێ بخوا لۆ بەخۆت. مامۆستا ئەمن باش نەیچێڵی مایتی تۆی بکەی بیچێڵی باشتر نیە مایتی بێمەوە مایتی یعنی لەگە من نایەوە وەڵڵاهی مامۆستا داوای لێبوردن دەکەم ناتوانم بێمەوە مام سۆفی ئەوە پلە خەجیج ئەمەی نردیە گوتی بە مام سۆفی برێ بەشکم بێتەوە ئەو گۆشە گیر و خەدوەرگایی بە کۆتایی بینیتن مادام بڕۆ بە پلە خەجی برێ بەێ جارێک مایتی دێتەوە بەس ینی بچم پێ برێم پێ برێ بە زارێک نایە وەڵا ئەوجەم بەخۆم پێی دەرێم ئەو مام سۆفی گوتی نایەمەوە باشە مامۆستا تو بە خۆت دەست خیندێ لەم باش دەزانێت وەڵاهی ئەوجا ئەمن لەو لۆنگۆمە زەوی تایە و ژیانەکی خۆش ببەنە سەرێ خوا کەریمە خوا کەریمە ڕەنجی خۆ دیتی ئەڵڵه ئەوە لە ڕای خوای خەینە هەشتە چیلۆ خوای بکەی قازار دەزەرە ناکەی خوا گەورێ دە باشە مام سۆفی ئەم دەڕۆم باش سەرچاوان مامۆستا سەرچاوم بێ مامۆستا چاوەکەم یا ئەڵڵا سەرچاوان مامۆستا
أستغفر الله أستغفر الله الله خواتم أستغفر الله لا إله إلا الله لا إله إلا الله الله أكبر الله أكبر لا إله إلا الله الحمد لله خدا لما خوش بي خدا لما قبولك يا الله يا الله الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله پیاوەکە بەس نییە وەڵا لە خۆم بێزار بووم هەموو ڕۆژێ لەو ڕێگایە دێم و دەڕۆم نانە لۆ دێنم دەبەستە ژنێ لێم گەڕە با پاک ببمەوە ئینشەڵڵا پاک دەبیتەوە ژنێ ئەم بە خۆم دەزانم کەچی پاک دەبمەوە الله پاوێتەوە پاوێتەوە ئەرێ سۆفی بەڕاست تەواوی عالەم دەڵێن ئەو پیاوەی تۆ شەو و ڕۆژ نۆژ و عیبادەت دەکا ئێوایە دەتوانێت دوعایەکیش بۆ تۆ بکە دوعاچ لە بکە دوعایەکیش بۆ من کە بەس گەنج بمەوە باشە باش ئەمە ئێستا چم مایە لەو دنیاە بەس ئەوەندە مایە لە خوای گەورە بپاڕێمەوە و لێم خۆش بی و دوعاەکانم قبول کا و ئەو تەمەنەی ماشمان بەخۆشی ببینە سەری پیاوەکە بەس گەنج بمەوە هەموو شتێکت بۆ دەکەم شیوت بۆ دروست دەکەم بە دەورە دادێ هەر کوێت پێ خۆش بێ بەیەکەوە دەڕۆین بەس تۆ دوعا بکە من گەنج بمەوە هیچم ناوێت لە تۆ بە دڵی تۆ دەکەم زۆر باشە خەتێ ئەوە شت لە بۆ دەکەم بەڵکو خوددا گەنجت دەکاتەوە چکەوە لە ئیرادەی مندا نییە ئەو کاتیش تۆ خۆمان پێکەوە بەختەوەر دەبی پیاوەکە گەنجێکی 25 ساڵە باشە کە بتوانێت خزمەتت بکە یا پیرێژنێکی 70 ساڵە کە نەتوانێت شیوت بۆ دروستکە خزمەتت بکە ژنێ ئەمیش دەزانم جاحێرەکە باشترە بەس ئەوە دوعاش تۆ دەکەم بەس وەڵڵەها تو جاحێر نابیەوە تێگەیشتی بەشکم دوعای تۆ گیرا بێ بتوانێت ئەوە لە بۆ دەکەم الله ئەکبەر الله مادام پیاوەکە دوعای تۆ گیرا نابێت و من گەنج نابمەوە تا هەفتە لێرا چی دەکەی هەستە با بڕۆی برام ئێوە ڕۆژێ مامۆستام دیت هاتووە بندیواری ئەتوتی کرد بۆ قسەی دەکرد مەسەلە چ بوو وەڵاوە هاتبوو گلەی هەبوو دەیگۆ دێدەوانی براتان مەکتەبی لە زەواق نایە شەڕی لە گەوی دەکا لەوی دەدا دەستە سەرڕەحلەی نازانم چ دەکا کەس نازان چ دەکا دەیگۆ ئەو کوڕە مەکتەبی تێکدا نا هەموو ڕۆژە مشکلەشی دۆمە وڵای عوسمان شەربی ئەو دێدەوانە بەتوو چۆ بەتوو لە منداری ئەتوش ئەو هابووی چەندی نسعەتم دەکردی نەدەهاتێ سەڕێ ئەو دێدەوانە بابێت تۆ دەبی جێی بگرم دەرسەکانی خۆی بە باشی بکە ئەمە نەگەر نەبووینە هیچ بە ئەو ببتە شتێک وەڵڵاهی دەری بینە ئەو مەکتەبەکەی هەناکەنە هەر ڕۆژێ لەگەر چ مندارێکی خراپ و غەمی ئەو مارێکە تەمرە من ئەمە دەبی مۆزوعەکەی گەورەتر بکەم عوسمان دەزای سێ باشتە شت پێ برێ وڵی ئەمێن هەست پێ دەکەم ئەوانم سەبر سپی دەبی ئەوجا پێش ئەوەی خراترم لێ بدوای بەخوای بێوەژنیش پێم ڕازی نابن ئەوزەم دەمێ ژنەچی بینم ژنێ دەینم ژن تو لۆشتە چی ناکەی ئەتو برا گەورەی منی منە ئەدیکو ئێدا ئەوەلی ژنەچی لۆ من بینە ئەو ئەتو هێشتان ماتە ئەو مەسوولێتە ئەگریکا کە هێشتان دەغڕودان مایە بچینین زۆتی دەبی بکەین ترێکتەرەکان بە سەعای بکەین دەغڕودان عەلێلیش قاس ئەوانە سەرافەتی بکات توکا کەم نیش دەبی ژنێ بینم ئەو جە پاشان کە ژنم لۆ خۆمینە وەڵا غەمی لە تو دەخۆم پاش قەدرش کە دەبی غەمی لە دێدەوانی بخۆم ئەدێوە ژیان وایە بە کاچی من باشە بەس کاکە ئەمن عەزم لێ ئەوەلی لۆ من بینی ژنێ ئەو کە لە ڕقیت ئەخە من دەرم دێدەوانش بە تو دەستی نابتە هیچ ئەتوش نەبووە هیچ دەستی خۆت ببینی دوای ڕازماری خۆت بکەی و ئەمەش بەولانی نەبی خەمتان نەبی ئەوە ئیشی خۆمە مەسوولێتەکەم لەسەر شانی منە ژنی لێ توش دەینم بە کەیفی توش لۆ دەین عوسمان تو ئاوردەوە بابا عوسمان کات چاوم هەر بشێوە چاوم هەر بشێوە تۆ چاوم هەر بشێوە چاو
والله توا واش نتوانى شيء اي بابا غازي برام كل راوس باش تمشاكم باش اي ما شاء الله خواد هو دبي العاصمه نكت خواري كل دري ملائكته اي ما راوس او لو من بينا ايه كل دبر كده غازي او لو قد في رخص نابي ما شاء الله خوار والله عوا خزيبو دبي خزي خوش كتشينا بي بيبتي والله يبقى خزي هذا شو ولا ما بيك بدو قصلك خزي دريدي تشو شلك ها كوي باشي هرتو خزي خاني خزاني ما بصوفي هرتو شرمي بقودي لو بسم كرديا هرتو خزيني مخازيني مخازي خانم اوه يعني اتو تطورت كرديا خزي خان هذه ما دام اتلوها جوان بمن بريوا سيت خويا تسبوها ولا كرمي خدا جوان بو خويا لا تو بزياد والله هي حقدنا كذا خويا قال جوان هذه وش ودا سي خزي خان دبرو والله سفرين لا بالدي بس بحرت مشايك انت مش يا الله خذا جارن يا الله الله استغفر الله پیاوەکە عاد چەندە جوان بووم گەنج بوومەتەوە والله استغفر الله خويا هالوقت بعده بۆ قسم لەگەر ناکە یانی چی بەس نییە هەرو جارەوەرەوە بۆ ماڵێ دەزانی چ خەزێ بە چێ داهاتی بەوێدا بڕۆ تێگەیشتی استغفر الله بڕۆمی دن ناگەڕێمەوە سەد ئاغا و سوڵتان چاوەڕێی منن کە جوابی وەڵامیان بدەمەوە ئەو با بزانین بەڕاست والله داستا هەستا بڕە دەرێ پێشم ڕاونۆستی دەڕۆم ئەگە بڕۆم نامبینیتەوە خەر ئەمیش دەمەوێت نەتبینمەوە بەس بە خۆت دێەوە نایەمەوە تازە بڕۆم ناگەڕێمەوە ئەوجا دەتبینمەوە تەواو تێگەیشتم هەستا بڕۆ لە پێستان بزت بە یاڵە دەی تەواو ڕۆشتم ئیتر ناگەڕێمەوە نەگەڕێەوە ها پێت دەرێم الله استغفر الله خويا استغفر الله لبجني اور الله اكبر الله باشي بخير بين سرتساو باش ماما غتات خير دستد ماسكين تو برا قورة ماني برا قورة قندي سامي اغا او زملو تكلفة شاتنا بري بس دبيلوم بسي نا والله امام سامي اغا دبيلوم بتي باشا بس سرتساو او برا قورة دبيلوم لا صراحة اتو لمن قسكتري عمل اتو قورة ترمونيا دبيلوم بسي جالو قدر من ذاك كاكا ماما غا دبيلوم بتي ئێستا گۆ ئەوەی پێ ناوێ پێم برێن لۆ چێ بچە لومن نا والله لوم كاكا دراوس ترى بعد قصيد لقب كم عم برا قورة ما غاش باش تدا قال موضوع اذا برا قورة دبي هالقدر من بكي لا مش شي قدر من ذاك دبيلوم بسي نا والله دبيلوم بتي كل بعد ما انك دراوس دبيلوم ماما غا بجوي مكلوم ام براغت كما دبي ام لوم بتي ئێستا ئەنگۆ خۆتان یەکلاکەنەوە لە بۆ چێ بچم بسمە چێندە لومن دەچینە داخوازی خەزێ مامسوفی لوم نزا بڕۆم با بڕۆین باشی ئەنگۆ ڕاهی بێ عەقلینە چبووە مەبەغا کا مامسۆفی منداڵی هەیە بابا هەیتی هەیتی ئەمە دیتم نییە ڕاست نییە ماگەک چۆ ژۆری کورە ناوڵە ڕۆژ چۆ ژۆری مامزەک نازدارێک چۆ ژۆری ماری مامسوف ئەنگۆ بەڕاستانە دەبڕۆم با بچین سەر هەڵێ ناچاوانێ کارام بگرم
ژیان کورتەوە بتبینم نەکا بمرم وەرە ساتێ دەرم بێنە لە تەنیایی چێ بوو؟ ئەمنم خەتی سخان ئەوە دیسان تۆ هاتی تۆ قازی؟ خەتی جان وڵای وەزانی مەحموودی خزمەتکارە سندالە چای مەحمودیدا ئەمە لەگە جەنابی ئاغای هاتمە ئیشێکی پێت هەیە ئیشی چی؟ دڕاوستە بابێ فەرموو جەنابی ئاغا فەرموو گەورم ئەو خەیسخان دەگوتی بابێ فەرموو بابێ بەڵ بابێ السلام عليكم سەلام سەر چاو باشی ئاغا ماشي بەخێر بێ سەر وەرێرە جەنابی ئاغام گەورم وەرێرە بڕۆین برونا ديرهم اقول برونا ديرهم طبعا مالتەکە جەنابی ئاغا خوافیز كبرون بخوم لوتان زي بزيادة كم باشی ئاغا بەخێر بێ سلامات بخجي فەرموو دانیش ئاغا ممنون خوا سلامتك على هاتي ما عندك قسم هي لقالت تبي باسي اشتك لقال كم فەرموو پرسیارەکەت بکە والله نازانا بريم مريم بۆی نێڵێ بیڵێ جۆم لێیە هاتي ما دا خوازي بۆ کێ؟ بوشي لبو خوم فکر بکەمەوە ئەی چی لە سۆفی بکەم أري صوفي نبرايوا دوازي صوفي بينا خذ بترغدان ده تصدوي لبودك زيارة دوي مال الدوي خان الدوي سعر الدوي تصدوي لبودك دەبێ بیرێکی لێ بکەمەوە من هەروە ناتوانم باشا بيري ليكوا بس يوادارم بباشا جوابم ديوا تەواو ده باشا من وادرهم بس جواب دوزو دي خوافيس سەرچ ئای بەخوا پیاوێکی پێ ئاقڵە دەیەوێت زوو وەڵامیشی بدەمەوە شتی وا هەیە؟ ئێ کاکەغاز یا خۆ بەخێر بێ دەستن ماسەکە مام سۆفی وەڵاهی چ لێ بشارمەوە دەرێن ئاغاش لە ئەو مەسەلەی چوویتەکن خەجی بە خۆت جێت لێ بوو ئەرێ وەڵی بەخۆم جێم لێ بوو ئەرێ وەڵا بەست خواکەی مام سۆفی لە ڕای ئەو خودای بەو خوای ئاغا بزانی سەرا و پێش بەداریم بۆ دەکا هەتا ڕۆع لە قەرب مابی لێم ناکات دڵنیا بە کوڕی خۆم نە ئاغا نە کەسیش نابی بزانی دڵنیا بە کوڕی خۆم دڵنیا بە کەس نازانی ئاغەش نازانی بەس ئەمن دەزارم چ بەسەر خەجێ دەینم ئەتوو بڕخوال لەگەلبی ئەوجا مام سۆفی دەرێن خەرچی دیکەش لە ئەو مۆزوعی چوونە باشە ئەمن پێم گوتی چ بەسەری دەینم ئەتوو بڕۆ خواافیس بڕۆم ها بڕۆ خواافیس پێ کوڕی خۆ هەر سوکتم بکتم کەس نەزان نانە لە ناو قبرین باشە الله الله لا إله إلا الله خواه هل بخوت خواه لرحم خود لي باش معناك الله الله يا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله الله أكبر خدايا استغفر الله يا الله الله السلام عليكم مام سوفي وعليكم السلام بخير بي تاچی وەزتکوە من داركونا بابا والله الحمد لله مام سوفي دەست ماچەکەم سپاس بخير بي سات ساوان وافتیارە مام سوفی کوێ تو والله الحمد لله زور باش یا ڕەبی هەر باش مام سوفی باشە تو بەتەمانی بگەڕێەوە کەنجێ گەڕێەوە والله كاكا ما من ناقر موزارك لبروي هر دو عام كدو يك دام لخواي خوم كرد اوش لو جبزي كردم خزي جاهل كردوا اوش استا داوای زیابونەوەم لێ دەکا مام سوفی ئەم شەر لە هەندێ هاتیمە گوتم ئەو شەر داوای ئەو شتەی دەکا کوڕم جمەت ئەمن بەخۆم ئیشی خەجێ دەبینم سبەینە جوابت دەدەمەوە خوا ئەو غەدرێ قبول نەکا ناکە ئینشاءالله خوا غەدری قبول ناکە ئینشاءالله ئەمش ئەو شەو دانیشم دەست بە شەو نوێژانەکەم داخواخوا قەت دوعایمیش قبول ناکە ئینشاءالله ئی توش قبول دەکا ئینشاءالله ئی هەمووشمان قبول دەکا ئینشاءالله ئینشاءالله هاتوش خەما هەر مەگرێ ئینشاءالله بەدرێتوە بی سەر چاوان بێ ئەم لە ڕۆمیشت نییە سەر چاوان سەلام لە خەرچی خواحافیز کە باشە بای من علينا وعليك سەر السلام چاو يا الله يا الله 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 أشهد أن لا إله إلا الله دیسا وەکو پێشانم لێ هاتووەتەوە بۆ بۆم بەسەر هاتووە دیسا سۆفیش لەمان
ڕازی نییە بزانم وام لێ تۆ دەرم دەکا بە خوددا چاش بۆی لاتۆ تەواو پیر بوو مەشە رشيد رشيد مبروك بانجي عثماني اسمع بله مالك لازم تقول بينا خلوني سەختیانی خۆی هیچ لەگە خۆی بینی هیچ باني هیچ ناوي بكراسي بريد بيني باشا اصبر ولا خليني كده باشا هەیە ئەوم عوسمان لەبێ ڕەشیدی هاتیە ما بەس خۆت وەرە ژوورە کەس نەهێنی خەزیز کوی باشی کۆی باشی وەست کووە الحەمدولله چییە لۆ خۆت داپۆشیە نەخۆشی یان ناتێت جوانی پێشانی مەدەی من لە چیام ئەو لە چیە لە چدایەت و هاتیمە ئاغەمنی ناردیان گوتی بڕۆ زولێ بینە و زووش وەرەوە ئاغای چی حاڵی چی لۆ چ بووە دە پێم برێ من وەکو جارانەکو پێشترم لە تۆ ناتوانم کویانی چۆ پێی بڵە بە ئاغا بڵە ناتوانم دەبا ئەو لا بە و چەفێ مەفەی لا بە ئای ولۆت لێ هاتیە ولۆت لێ هاتی زولێ بەستۆ لێ هات ئاغا تۆ پیش بە من ڕازی ڕەشید بڕۆ خەبرە بدە ئاغای برێ خەجێ و کی خۆی لێ هاتیتەوە ئەی چی زارە نەشیرمیتەوە زانە چ بکەین باشە کاکە دەبڕۆ دەی بەخێرچی رشيد هناتان شتێک پێ نازانم برێم نوێرێم دبري دي وادرم تتقي دبري هو تسمى قمك رشيد وای ئاغاسی لێ پیشاتمەوە چینەکن خەزی هەوش وش خۆی ناشیرم بوو تۆشی جاران لێ كو لە جاران ناشینە تریش وتسيري برو بغاير برو عثماني بي لو يدري كاتب لو خاينش دري كاتب دبرو دي الله السلام عليكم وعليكم باش ما السلام بسكي هات موها يا أخوة بخير بيسك كوي وسط كوا والله الحمد لله أتكوي مالو من دارتكم والله باش الحمد لله الحمد لله باش إن شاء جاري الله هات موها بس بتني نيمة ميوانك شو ملقى يا أخوة بخير بي لقى ميوانا كرست يعني بانجي كان بيت جوري نحن احتياجي حركسك لقيرتو بيت جوري ماري خوتني براجن ورا جوري ده ولا أوها بخير فرمور دانشان السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته مام صوفي لا خدين يا سيوا كل خوم كسيخي زاني خوني ناس توا باشا كود ناسيو خود متساوي ديارنيا اگر د متساوي ديار نبي درم او حالي ده هر دي ناس ما راست ده باشا زور باشا مام صوفي ده بقوري خود لي ببوره وقردنشي آزاكا لي دبورم بس دلشم زور ليشكا هاتوون بە ناومێدی بەڕێم مەکەوە هەتا بتوانم خزمەتت دەکەم
لە هەر کوێ بژین بەیەکەوە دەژین لێم ببوورە سۆفی ئەتوو کو دلت هات لەو ناز و نیعمەتەی ئەمن بەجێ بێلی ئەتوو ئەدی خێزانی من نەبووی کوتانی دوور لە وەرجێڕی ها خەزیت پەشیمانم من پەشیمانم تەواو مام سۆفی هەر کەسێک بە جوانی خۆی بنازی ئەو ئەنجامی هەبی ئەنجامەکان چاوە خراپ دەبی توش بە گەورەی خۆت لێ ببوورە و گەردەنی ئازاکەم گەردەنی ئازا بکەم یعنی چ بەس پێم برێ یعنی لێی خۆش بە لە چ خۆش بم لە خێزانت لەو گوناحانەی کردیتی لەو خراپەکاری لەگەرە توی کردیتی خوا لێ خۆش بی کوڕم بسمە مام سۆفی لە قسەک مام دەدەست قسەی چ بدەمە دەستی باب ئەو ژنە لە شەوێدی و هەردەگریێ عفوی بکە لێی خۆش بە خوا ئەرحەم الراحیمینە پیاوەکە بە قوربان مەودە لێم ببوورە لا حول ولا قوة إلا بالله إيه باشا باشا وليت تنبوري وتواو بيبڕەوە نابێت جارێکە وا ڕوو نادام یعنی لێی خۆش بووی لێی خۆش بووم کاکە لێی خۆش بووم الحەمدولله زۆر سپاس الله أكبر الله أكبر ئەوە لە ژیانمدا یەک ئیشی چاک بکەم ئەویش سەری کرد خوا زۆر شکر خودایە ئەویشە چاکت بەنسیب کردم الحەمدولله خەجیت زۆرت خۆشی و ناخۆشی لەگەرە من دیت ئەمنی زۆر غەدرم لە تو کردێ خەجیت دەبایە چەند ئاگام لە تو بی و ئەوەندەش بە دین و بە تاعەت خەریک خوش دەرێ تو ئەگەر یارمەتی مار و منداری خۆت بدەی ئەوشە بە تاعەت حیسابە بەرام لەو ڕۆوە هەمیش لەگەرت باش دەبم هەموو گۆڕانکاری لەسەر ژیانی خۆم دەکەم لە سبەینێ زووتر نییە دەچینەوە سەر زەویەکەی خۆمان چی دیکە نادەینە ئەو بیچێری بە خۆمان زەویەکەمان دەچێرین و ژیانێکی خۆشی دەبینە سەری پاشە خەدیت لە کنەمنیشە دەبیەوە خەدیت خانی جاران بەخوای لە خەوە چی خۆشە خەدیت خان ئای سۆفی گەڕایتەوە بەرێواتمەوە خەونێکی زۆر ناخۆشم دیت خەدیت لەو ڕۆوە خەونی ناخۆش نابینی ناژمینێ بە ژیانێکی بەختەوەر پێکەوە دەژی یعنی ئیدی قەچێم ناهێڵی تازە تەواو ئەمن ئەتو هیچکە بەجێ ناهێلم تازە پێم گوتی ژیانێکی خۆش ئەو جارە دەبینە سەری لەگەرتمەوە جار باش ئەوجا ئەمە لە سبەینێ زووتر نییە دەچینەوە سەر عەردەکەی خۆمان و دەیچێری